کرودینە وەزی نزانم چ بیژم دەهای های 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 لەو چ نەبیژم لۆلۆ دەلالیکی دلی من و مگو وەزی نزانم چ بیژم دەلوی لوی 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 چ نەبیژم لۆلۆ ڕوندیکا چاوێ من و مگو وەزی بوومە بلبلەکی ژڤانی دەلی لی 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 کەروکیژم وەلە مگو پشتی چاوێرەش و بەلەک دیمانێ سوورگلی بەلێ ئەزێ بچم سەر ملەکی ژوانێ بلن بەلێ ئەزێ نزانم چێروکێ حالێ خۆشکێرا بێژم وەرە کاک ئەحمەد وەرە کوردی مەشوی دەنگیشی نەگرتە کوردی سەدی ساڵ والله بەشداری ئەو بەڕێمای کوردستان ستار بوومە بۆ من ڕێز و شەرەفە بۆ من جێکی سەربلندیەیە گەلێکی کێفخۆشە بەڤرو لەوێ دەرێمە دەستخۆش چۆن بوو لێژنا 5 باڵات وەرگرت